سڵاو لە هەموو هاوڕێیان چاوی هەمووتان ماچەکەم. ئەمڕۆ 24/5/2020 جەژنی ڕەمەزان لە هەموو لایە پیرۆز بێت. بەڕێزان ئێمە باسمان کردووە لەوە پێش باسی ڕنگمان کردووە. ئەمە تەبعاً گوێزەری وشکراوە ئەمەشیان بیبەری سووری وشکراوەیە کە ئێمە توانین بە دوو جۆر بیین. تەمان بە وشکراوەیی باشترێکە بی بە باڵندە لەوەی کە بە تەڕی بیەیتێ، چکە تەڕی ئەو تەڕی زۆر جارە بێتە هۆکاری ئەوەی کە باڵندە بە تایبەتی ئێمە باسی کەناری ئەەکەین تووشی کێشەی ڕیخۆڵە ببێت، لەبەر ئەوە بە وشکراوەی باشترێکە کە بیرێ بەتەیر. زۆر هاوڕێ پرسیارەوە کاڵێت چۆن بینێ، چۆن دروستیکەین، چۆن ئامادەیکەین. ئێمە هەوڵین ئەمڕۆ بۆ ڕێگایانەی کە لەو پێش باسمان کردووە ئێمە هەوڵین ئێستا ئامادەیەکەین. تەبەن ئەتوانرێت بە هەچ تاحونەیەک بێت یاخود بیهاڕین بە ئارەزووی خۆشتە ڕێژەکە چۆن چۆنیە، بەس بیبەرە سوورەکەی زیاتر بیا گوێزەرەکە یەک دەنی کێشە نیە و کاتە تۆ توانی ئەمە چۆن وشکەکرێتەوە. بە ڕێزان بیبەرەکە گوێزەرەکە قاشقاشەکرێت لەسەر سەبەتەیەک یا قوڵینەیەک یا لە ئەیکەی بە پەتاوەک و بامێ وشکەکرێتەوە بە مەرجێک بیبەرەکە هیچ کەڕووی نەگرت بێت و کۆی بینین. ئێمە بە سوپاسەوە مامۆسایەکی هاوڕێمان بۆی هێناوین و بۆی کردوین، ئەی بینین هیچ کەڕوویەکی پێوە نییە، وشک بووەتەوە. ئەیکەین ناو ئەمەوە هەردووچی تەمان بە دوو ڕێگە ئەتوانین بیکەین، هیوادارین بۆمان دەرچێت چکۆمە بەقوت ئەمە خۆی هی قاوەیە زیاتر. هیوادارین کێشەمان بۆ دروست نەبێت کە بە دەستێک کامێرەکە و بە دەستێکیش ئەمە بکەین. ئەمە قەپات بوو. بە دوو جۆر ئەتوانین دووسێ جۆریش زانین بە یەک جار ئایا بۆمان دەرەچێت تۆزێ ورد ببێت، یعنی هەوڵین بۆ ئێوەی باشە ئاوا بۆ ئەوەی یاخود زین دەواچێ بۆمان دەرچێت. داوا لێبوو نەکەین کە بە دەستێک ئەتوانرێت ئێستا ئەگەر بەم شێوەی لێبێت ئەبەم شێوەیان کەی بینن زبرە، ئەتوانرێ ئاوا بە تەنیا لە قاپێکە هەوڵین قاپێ بێنین. ئێستا قاپێک بێنین، ئەتوانین لە قاپێکی ئاوایە هەچ قاپێکی کە بێت ئەتوانی بەم شێوەیە بیکەیتە ناوی و بۆ باڵندەکەی دانێ لی بخوات، یاخود زیاتر ئەیهاڕین. ئێستا هەوڵین زیاتر بیهاڕین. بەم شێوەیە زۆر چاکە ئەتوانی بە تەنیا بۆی دانەی لە قاپێکا و باڵندەکە ڕۆژانە لی بخوات. یعنی ڕێگاکانی بەکارێنانەکان هەمووی باسەکەین ئێستا، یاخود زیاتر بیهاڕین بیکەین بە تۆس. سەی بینن ماوێتی ینی کەممان پێکردووە، ئەی بینن ئەمەی ماوەتەوە ئەمە دەرێنین بۆی ئەمەلێکە بۆ تا ڕوونکەینەوە زیاتر. ئەمە گوێزەرەکە و بیبەرەکەیە ئەتوانیت چەوەنەریش بە هەمان شێوە ئامادە بکەین. ئەو کاتەمان چیەکەین؟ ڕێگەیەکی ئەتوانین بەم شێوەیە یەکسەر تێکەڵیکەین. ڕێژەکانی کێشەنی هەرچەندێکی بیتێت، چکە یەک خاڵ هەیە کە ئەبێ بە خێوکەر بیزانێت. باڵندەیەک یعنی کەناریەک خۆی توانای وەرگرتنی چەنەکەی ڕەنگەکەی چەند بێت هەر ئەوەنە وەرەگری، ینی لەوە زیاتر وەرناگرێت لەو ڕێژەیە هەرچەندێکی بینێ ئەتوانین تێکەڵیکەین بەم شێوەیە و بیخینە بەردەمی تەیرەکە. بەم شێوەیە تێکەڵیکەین و بخێنێت بەردەمی تێرەکە بیخوات، یاخۆت چیەکەین
ئەمە بە شێوەیەکی کەشە دەتوانین ئێمە بیکەین ڕۆژانە ئەتوانین ڕێژەیەکی کەم ئاوی تیەکەین بۆی تەڕوێ ئەگەر بیبین ڕەنگەکەی جوان سەیریکەن ئەمە وەڵامێکیشە بۆ ئەو بەڕێزانەی کە بەداخەوە خۆشیان ئەیزانن کە باسی هۆرمۆنەکەن و باسی ئەو ئەکەن کە هەمومانەزانین ئەگەر بێت و کەناری ڕێت فاکتەر کە ئەڵێن ڕێت فاکتەر بە هەموو جۆرەکانیەوە بە نارنجی خەنەی کشمیشی ژەنگار بەڵک خورمایی خەن هەمووی ئەگەر بێت و ڕەنگێکی نەیرێتێ وەری ناگرێ ڕەنگەکانی ئێمە لەبەرەوە هەمومانەزانین لە کوردستان بیبەری سووری ئەیرێتێ کەرەوزی ئەیرێتێ چەوەر نەری ئەیرێتێ گەڵا شێلمی ئەیرێتێ ئەمانەی هەموو ئەیرێتێ بەم ڕێگەیەش دەتوانین بینێ سام ڕێگەیەش ئەەکەین چیرەکەین ئاواهی تەڕیەکی ئەینێ ئەشی بینین کە چۆن ڕەنگەکە دەرەکەوێت ئەمەی بینین ڕەنگەکە چۆن دەرەکەوێت ئەمانەخەمە ئێرەوە ئەمانەکەمە ئێرەوە ئێستا تۆزێکی کەسی لاکەێنم بۆ ئەوەی شەکەمان بە جوانی دەرچێت بۆی کە مەبەستمانە سریلاکی تازەیەنی یا ئەتوانین چی بکەین ئەمەی کە دامان ناوە 5 دقەیە 10 دقەیەک ئەیکەینە ئاوە و دایانین دوایی بەپێی ئەو ڕێژەی کە ئەتەوێ لەپێی ئەو ڕێژەی کە ئەتەوێ سە من ئەمەنە بەدەستمەوە هاو تۆ کەنارێکە و فێری سریلا کردووە لەوە پێش کە ئەمەی بۆ دانی ئەتوانی بەم شێوەیە تێکەڵی یەکەین تەبەن ئەمە زیاتر بە دەستکێشێک یا بە دەست بکرێت باش تێکە بۆی کڵۆ نەبێ ئەمە قەناعەتی بەخێوکەرەکە ڕاهاتنی باڵندەکانی چۆن ڕائەیەنێت ئەتوانێت بەو شێوەی کە خۆی ئەوەیە بیان ناتێ بۆی باڵندەکانی بیخوات بۆ وەرگرتنی ڕەنگ بە شێوەیەکی جوان بۆی ڕەنگەکە دەرکەوێت. کە بەم شێوەی لێت تەبەن نتوانی ڕێژەی سریلاکە کە زیاییکە یا کەمیکەی ئاساییە بەڵام لە هەموو حاڵەتێکە بە ڕێگەگە وشکەکە سەلامەترین ڕێگەیە لەبەرەوەی ئەگەرەمە چەند ڕۆژێک هەفتەیەک 4 ڕۆژ 5 ڕۆژی بمێنێتەوە هیچ کێشەیەکی نییە بەڵام ئەمەیان خۆتانەزان وردە وشک ئەبێتەوە ئەبێ هەر ئەوەنی بۆ دانین کە لە ڕۆژەکە بیخوات بەم ڕێگەیان زیاترەمە بۆ ئەوە باشە کاتێک کە بێت شویان هەیە ئەتوانین بینێن ئەمە ڕێگەکان بوو بە گشتی کە باسمان کرد لەبەر چای خۆشتان ڕەنگەکەمان دروست کرد تەبانەوە تا ئەمەی بینین لێرە چۆن ورد بووە بە تەواوی ورد بووە هیوادارمان توانی بێتمان سوودێ بگەێنین بە ئێوەی خۆشەویست هەچ بە ڕێزێکیش هەچ پرسیاری چیە بێت لەسەرم بابەتێمە لە خزمیانی و کاتێکی خۆش و چایمتان ماچەکەم.